کەمێک لەمەوبەر ئومێد خۆشناو ئەو هەواڵەتم بخوێندەوە کە ئەڵێ تەحقیق تەواوی ئاگربارانکردنەکانی هەولێرتان بۆ بڵاو دەکەینەوە هەر یەکێک بێ ئێدەم تحەدا دەکەم نابێرن ئەسڵەکەی بڵاوکەنەوە لەبەر ئەوەی ئەوە دەنگێکی ئازاد نییە کوڕە هەژارەك نییە حزبێکی گچکە نییە و هەتا یەکێتیش نییە ئەم بڕوا ناکەم یەکێتیش بێ وەکو هاوکارزاف بەدە 12 ڕۆژی یعنی بڵاوتان کردەوە برادەران ئەوە دەوڵەتەشی داجیش کەریمل هوڕی خوێن مژە وەک بەگەمەی سیخوڕی دەکاتن لە ڕێی مرتەزەقەکانی دەیکا و هەتا گومان ئێستا بۆ خۆتان دەبینن ئەگە سیرکەن تاوەری دوێنەی 33 دەبی چێ بگاتە سەری گومان لە درۆن هەیە بەکاردێ لەوەی لە نەوتەکەی بەکاردێ کە ئەم بۆ خۆم پێشە زۆر خەمی قەیسەریم بوو لەنگەم بوو بەڵام بەڕاستی سەخەم نە لە تاوەڕی دەخۆین کە ئی 30 ملیۆنێرەکە نەئی بیرە نەوتانەی کە نایاساییە ئومێد خۆشنەوە کورە ئابڕوچوونە یعنی بیرە نەفت دەیان ساڵە هەیە نایاسایی شەرمەزاریەکە هەیت شەرم نمایە برادەران من ئەک دوو ساڵە ئومێد دەکەم ئومێد لە 12 لە سۆران ئاگرە کەوتەوە سەروی 20 کە ساڵە من 12 شەهید و 15 برینداریدا ڕێبەر ئەحمەدتان تەشکیل دانا ئەمری کرد لیژنە دانرا ئەرێ 6 مانگ و ئەوڕۆ 6 مانگ و وا بۆ هەفتی دەڕوە ئاکامەکەی چی بوو ئومێد خۆشناو لە سەرەتای مانجی 5 کە مانگێک زیاترە وتت لیژنەما پێکی ناو قامقامیەت و نازانم چ لەسەر قەیسەری هەولێرێ ئاکامەکەی چ بوو بڕوا بکەن هاوڕێیان ئەوە دەرەقەت نایەن من ناخۆ نیگەرانم کە ئەوها ئیهانەی دەوڵەتەشی داژی کردە ئیهانەی هەولێر دەکە بەڵام شایستەن لەبەر ئەوی لەسەر هەڵوێستی کوردایەتی نییە بەیان لێ دەکری ئەگەر لەسەر هەڵوێستەکی نیشتیمانی بە ئەرچی هەمومان بوو بەڵام ئەوە لەسەر گەمەسی خوڕێکانی پارتیە ئەوەی ئەم بزانم ئەو سەرچاوزانی بە من دەدا ئەوە لەسەر گەمەسی خوڕەکانەوەیان لێ دەکرێت فشارە و هەتکردنیانە و ئیفلاس پێکردنی ئەمنی و اقتصادیانە کوو بە درۆن لێیاندرێ ئێستا ئەو ئاگر بارانەیە خۆ بە ڕوونیش جارە مانتقا لە دوێنەکەەوە 5 ئاگر لە شوێنی هەرازیار و هیواداریشم لێرە ڕابۆستی بەڕاستی ئەم خەمی ئەو ناستقرارە اقتصادی و وەزع بەلبەلەمەکە لە ناو خەڵکی هەولێر دروست بووە بە هەر حاڵ هەر یەکێکیش بێنن هەر وەکوی شامەکە دەبی کە بە بکوژی شەی سەردەشتان دانیشاندن و هەرچی بکەن من بڕوا ناکەم جورئەت بکەن تاوانبارە ئەسلەکان هەر شەرمەزاریە 7 مانگە یەک کەستان نەگرتێت دەیان ئاگر لەوە هەولێر ئاگر باران کرایە ئەمنیەتی خۆتان بوونە گاڵتەجار کاتەش